ئەمڕۆژ مەرگی یەکێک لە هونەرمەندانی تر کە جێپەنجەی خۆی لە کایەکانی بەشێکی زۆر لە کایەکانی هونەر بە تایبەتی لە شێوەکاری و میدیادا دیار بووە کە ئەویش هونەرمەند و شاعیر و میدیاکار و شێوەکار شێرکۆ جەلال بووە کە پێشنیوەڕۆی ڕۆژی شەممە ڕێکەوتی 28/2021 بە نەخۆشی کۆرۆنا لە شاری لیلی وڵاتی فەڕەنسا کۆچی دوایی کردووە. من هەوڵەدەم لە ڕێگای پرۆفایلی ئەم هونەرمەندەوە تیشک بخەمە سەر بەشێکی بچووک لەلایەنەکانی ژیانی ئەم هونەرمەندە. شێرکۆ جەلال لە ساڵی 1956 لە شاری کۆیە لە بنەماڵەیەکی وڵات پارێز و نیشتیمان پەروەر لەدایک بووە. بێگومان شێرکۆ جەلال کە بە شێرکۆ جەلال مامەش کۆییش ناسراوە وەکو ئاماژەم پێکرد لە ساڵی 1956 لە شاری کۆیە لە باشووری کوردستان لە بنەماڵەیەکی وڵات پارێز و نیشتیمان پەروەر لەدایک بووە و هەروەها هەر لە تەمەنی لابێتیەوە لە پاڵ قۆناغەکانی خوێندن و کاری هونەریدا بەشداری تێکۆشانی ئازادی گەلەکەی بووە. زۆرێک لە هاوڕێکانی و لە خێزانەکەی ئاماژە بەواکن کە هەر لە تەمەنی لاوێتیەوە لە پاڵ قۆناغەکانی خوێندن و کاری هونەریشی کردووە و هەروەها بەشداری تێکۆشانەکانی ئازادی گەلەکەشی بوو. لە ساڵی 1974 لەگەڵ ڕەهبەر جەلالی برای کە کەسایەتێکی دیاری کوردستان بوو ڕویان لە چیاکانی کوردستان کردووە و چەکی بەرگری و بەرخودانیان لە دژی ڕژێم لەو ساڵانەدا لە شان بووە و هەروەها لە ناوەڕاستی هەفتاکانیشدا جارێکی تر ئەم هونەرمەندە گەڕێتەوە بۆ هەولێر و دەرەنجامیش لە ساڵی 1982دا لەبەر خراپی باری سیاسی لە باشووری کوردستان وڵات بەرەو هەندەران. بێگومان لەم کاتانەدا لە نێوانی ئەم ساڵانەدا ئەم هەمیشە سەرقاڵی کاری هونەری بووە و هەروەها سەرقاڵی ئەو کارانە بووە کە ڕۆژانە یاخود لەگەڵ گروپەکاندا چ لە کوردستان و چ لە دەرەوەی کوردستان. بێگومان وەکو ئاماژەم پێکرد لە ساڵی 1982 لەبەر خراپی باری سیاسی باشووری کوردستان وڵات بەجێ ئەهێڵێت و بەرەو هەندەران و لە فەڕەنسا دەگیرسێتەوە. بێگومان لە فەڕەنساش ئاکتیڤیتی یاخود چالاکی زۆری ئەبێت و لە ئەوروپاش بێگومان بە شێواز و هەروەها لە ڕێگای هونەرەکەیەوە بەردەوام خزمەتی دۆزی ڕەوای گەلەکەی کردووە. بێگومان لە ڕێگای هونەرەکەیەوە چوەکو شێوەکارێک چوەکو میدیاکارێکیش. لە ساڵی 2002 لە یەکێک لە میدیاکاندا دەست بەکارە بێت. بێگومان شێرکۆ جەلال لە ساڵی 2002ەوە کۆڕی خەباتی فراوانترەکات و لە یەکێک لە میدیاکاندا دەست بەکارە بێت و سەرەتاش وەکو پێشکەشکاری پرۆگرامێکی تەلەڤیزیۆنی پرۆگرامی ڕۆژباش کوردستان و پاشان وەک ئامادەکار و هەروەها وەک پێشکەشکاریش لە یەکێک لە کەناڵەکان یاخود لە یەکێک لە میدیاکان کارەکات و هەروەها پرۆگرامەکانی زیاتر تیشکی هونەر یاخود یەکێک لە پرۆگرامەکانی کە ناوی تیشکی هونەر بووە توانیوێتی درێژە بە خەبات بدات و لە ماوەیەکی کەمدا خۆی پێش بخات و هەروەها ناوبانگی بڵاو بێتەوە. لە ڕۆژی شەممە لە ڕێکەوتی 28/2021 شێرکۆ جەلالی شێوەکار و میدیاکار و هونەرمەند و شاعیر و گۆرانی و بێژ و پێشکەشکار بەداخەوە بە نەخۆشی کۆرۆنا لە شاری لیلی وڵاتی فەڕەنسا کۆچی دوایی کردووە. سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و کەسوکار و هاوڕێیانی ئەم هونەرمەندە ئاکەین.